دانا ئەحمەد مەجید شیرینیەکەی لێ دەکرێت بە ژەهر. عومەری سەید عەلی بە دوای چیدا دەگەڕێت و بۆچی باڵی کورسات دەخاتەوە جوڵە. دانا ئەحمەد مەجید کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە ئەو دەستەی گەیاندیا سەرکورسی هەر ئەو دەستە دەیەوێت دایگرێتە خوارەوە و ئەو شیرینیەی پێی داوا لێی وەربگرێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی واگۆن عومەری سەید عەلی ڕێخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان دەیەوێت بە سوود وەرگرتن لە بڕیارەکانی کۆمیسیۆن تعدیلی پۆستی ڕێخەر بکات و یەکێکی دیکە ڕاستپێرێت بۆ سەرکردایەتیکردنی گۆڕان. هەرچەندە پەیڕەوی ناوخۆ دەسەڵاتی لا عومەری سەید عەلی وەرگرتووەتەوە، بەڵام هەوڵ دەدرێت لە ڕێگەی ڕای زۆرینە و کۆدەنگی ناوخۆی ناوبزوتنەوەی گۆڕان لە باڵی کورسات ئەو بریکارنامەیە لە لای دانا ئەحمەد مەجید سەحب بکرێتەوە، جارێکی دیکە دەسەڵات بۆ عومەر سەید عەلی بگەڕێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی واگۆن عومەری سەید عەلی نایەوێت درێژەی بەو پۆستەی پێشووتری بدات، بەڵکو دەیەوێت کەسێکی دیکە ڕاستپێرێت بۆ پۆستی ڕێخەری گشتی کە هەمووان پێی رازی بن و بتوانن لەو ڕێگەیەوە لەگەڵ باڵەکەی دیکەی گۆڕان نزیک ببنەوە. ڕێگەکی دیکە لە ترسەکانی عومەری سەید عەلی دۆسیەی گەندەڵی دانا ئەحمەد مەجیدە کە ئەو کات پارێزگاری سلێمانی بووە. لە هەوڵدایە لە ئێستاوە کەسێکی دیکە بۆ شوێنی دانا ئەحمەد مەجید دیاری بکات کە هیچ کێشەیەک لە دۆسیەکەیدا نەبێت. تا ئەم ساتە هیچ جوڵەیەک و ئاماژەیە لەلایەن دانا ئەحمەد مەجیدەوە نییە کە ئایا چۆن پێش بەو پاکتاوکردن و تەسفیە حسابیە دەکرێت کە لە ناو حەزبەکەیدا دەگوزارێت.